درباره و مجاری و شروع و زانیاری زدتر میواداری برس شروان شمیرانی نویسکار و شروعکار سیاسی کیه کل استودیت مل سلیمانی دید یلمه دابیتن برس شمیرانی شب باش تو بخیراتی جبو کلستان 24 برس شروان شمیرانی سلطان لیبتوم کاتتان باش هروکو چون لراپورتاکش من ده هبو لما وكاني رابردوا بردوام هندێک لایانی سیاسی حکومەتی هەرێمی کوردستانیان تۆمەتبارە کرد بەوەی پابەندی بەڵێنەکانیە لەگەڵ حکومەتی عراق بۆیە حکومەتی عراقیش لە بەرامبەر هەرێمی کوردستان پابەند نیە. ئێستا کە هەرێمی کوردستان پابەندی هەموو شتێکە لە بەرامبەر عراقدا عراق پابەند نییە بێدەنگ و هیچ ناڵێن بۆ بسم الله الرحمن الرحيم با نچینە ناو ململانێ ناوخۆیەکەی هەرێمی کوردستان چونکە ئەوە ڕوونە زیاتر ئەو جۆرە حاڵەتانە پەیوەندی بە هەڵمەتی هەڵبژاردنەوە هەیە بەمانای ئەوەی کاتێکەوە تۆ ئەتەوە ڕخنە لە کەسێ بگری پێویست ئەوە کاکەوە بەدوای هەموو هەڵەکانیان بڕۆی یان بەدوای هەموو کەم و کۆڕەکانە بڕۆی یان ئەوەی کەوا بە تۆ کەم بە کەم و کوڕی ئەزانی بەدوایە بڕۆی تشتی بخەیتە سەر و گەورەی بکەی بۆ ئەوەی کەوا ئەو پانتایە ئەو ئیشیتی ئاکات تەسکی بکەیتەوە و هەنگاوێکی زیاتر بۆ خۆ دروست بکەیت ئەمە ئەچێتە بەشێک لە ململانەی سیاسی لە ململانەی هەڵبژاردن لە ململانەی حیزبەتی زیاتر لە ڕکەبەراتی دەرئەچێ بەتایبەت ئەگەر هێزێکی دەرەکی پەیوەندی ڕاستەوخۆی بە خوڵقاندنی ئەو بارودۆخەوە هەبێ مەبەستم حکوومەتی بەغدایە بۆ هەرێمی کوردستان بە دوور لەوەی کەوا ئێمە بچینە ناو ئەو ململانەیە ئەوێ بەو ئەواتایە یان بەو لەوی ڕۆوە باس لە ئەم حاڵەتە بکەین ئەوەیە کە بۆچی حکوومەتی بەغدا وا خەڵکی تێگەیان دەبوو یان بۆچی کەوا میدیای عەرەبیەکانیان هەندێک لە میدیاکارانیان هەندێک لە سیاست مەدەران وایان تێگەیان دەبوو کەوا مجرد تەنها ئەوەی کەوا ڕێکەوتن لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا بکرێ ئێتر ڕاستەخۆ بەغدا تەسلیمی دارایی هەرێمی کوردستان ئەبێ ینی هەندێک ئەوترە ئەگەر هەرێمی کوردستان لەگەڵ بەغایە ڕێبکەوێ بەڵام لە ڕاستیە ڕێکەوتنەکە ئامانجەکەی وا ئەخولقەنراکە بەغدا بە تەواوی تەسلیمی هەرێم ئەبێ بەمانای ئەوەی هەموو پارەیەک هەموو دارایەکان هەموو شتێکی بۆ نێرێ ئەمە زیاتر لە بارودۆخێکیان لە کەشوهەوایەکی سیاسیە ئەم جۆرە شتانە ئەوتریان ئەم جۆرە دیدگایانەیە دەپێش ئەوەیە کەوا دوو شت تێکەڵ کرابوو شتی یەکەمیان بریتە لە دەسەڵاتی دەستوری هەرێمی کوردستان دووەمیان لە پەیوەندی نەوت و غازیان پەیوەندی دارایی نێوان هەرێمی کوردستان و بەغا مەسئلەکە نەوت بدرێتە بەغا یان نەدرێت ئەمە پەیوەندی بەڕێکخستنی پەیوەندی داراییەوە هەیە لە نێوان هەرێمی کوردستان و بەغا مەسئلەی تر ئەوەی کەوا دەسەڵاتی یاسایی هەرێمی کوردستانە و بە هیچ شێوەیەک بەغدا بۆی نییە تەدەخل لە ئەو مەسئلە بکا بریتە لە موچەی هەرێمی کوردستان یان موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بەمانای ئەوەی کە لە کاتێکە تەنانەت خودی بەغدایەکان خۆیان خودی حکوومەتی عراقی بە هیچ شێوەیەک نایانوتووە ئەگەر ئێمە نەوتی هەرێمی کوردستان بفرۆشین ئەوە هەموو مانگێک موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دابین ئەەکەین بەڵکو ئەیانوت ئەگەر ئێمە نەوتی هەرێمی کوردستان بفرۆشین یان شەریکەی سۆمۆ بیفرۆشێت ئەوە کەوا هەرێمی کوردستان قازانجی مادی زیاترەکە و ئەو گرفتە مادیەش ئێستا لە ناوخۆ هەیەتی چارەسەر ئەکرێ هیچ بەرپرسێکی سیاسی حکوومەتی بەغدا نەیوتووە ئەگەر ئێمە نەوت فرۆشین ڕاستەخۆ موچەتان بۆ نێرین بەڵکو وتیوانەکە ئێمە ئەگەر ئەوە بکەین ئەو کاتە گرفتی دارایی هەرێم چارەسەر ئەبێ ئەو بارودۆخە ناوخۆیی هەیە چارەسەر ئەکرێ تێکەڵکردنی ئەم دوو دۆسیە تێکەڵکردنی ئەم دوو مەلەفە و لەگەڵ ئەوەی کەوا هەندێ هەژمون یان هەندێ ململانەی سیاسی ناوخۆی هەرێمی کوردستان وای کردبوو لەوەی کەوا وێنەکە بەو شکڵە بخرێتە بەردەم ئەگینا بە هیچ شێوەیەک بەغدا بەرپرس نییە لە شێوازی یان وادەی سەرفکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان و ئەو دەنگۆیەش بوترێ ئەگەر ئێمە هەموو نەوتیان هەموو داهاتەکان بینە بەغدا ڕاستەخۆ بەغا ئەو کاتە موچەمان بۆ سەرفەکان نەخێر بەغدا بوجە سەرف ئەکا بەو شکلێکەوە خۆی ئەوێ نەک بەو شکلێکەوە ئێمە ئەمانەوێ زۆر باشە بەرز شەمیرانی لە کوردەواریە قسەیەک هەیە دەڵێن ئەگەر دار کرمەکەی لە خۆی نەبێتن قەت هیچی لێ نایەتن یعنی ئەم کەلتورە خۆخۆریە ئێرشکردن بۆ سەر یەکتری یاخۆت ڕەش بە سپی ببێنێتن و هەموو سپی بە ڕەشێک ببێنێتن کە دەمێک کە دەستی پێ کردووە لە هەرێمی کوردستان تا ئێستا هیچ سوودێکی هەبووە وەکو ئێستا هاوکاریشم باسی کرد پێشتر کە حکوومەتی هەرێمی کوردستان ڕێکەوتنی نەبوو لەگەڵ حکوومەتی عێراق دەیانگوت ئەگەر ڕێکەوتن بکرێتن عێراق ئامادەیە ئیتر هەرێمی کوردستان غەرق بکات لە پارە ئێمە لە مانگی چوارەوە ڕێکەوتنێکی کۆنکریتی لەگەڵ حکوومەتی عێراق کراوە تا ئێستا پارەی نەناردووە ینی بۆچی ئەم خەڵکە یاخۆت ئەم چالاکوانانە ئەم نووسەرانە ئەم ڕۆشنبیرانە بەشێک لە هاوڵاتیانە بەم شێوەیە کە قسە دەکەن لە کاتێکدا کە ئێستا بێدەنگن ئەی بۆ ئێستا یێخەی
حکوومەتی عێراق ناگرن کە بڵێن کاکە ئەمە حکوومەت یاریمی کوردستان ڕێککەوتنێکی کۆنکریتی کردووە فەرموودە پارە بنێرن بودجەکەی بنێرن. چەند شتێک هەیە خاڵی یەکەمیان ئەوەیە کەوا موچە خۆرانی فەرمانبەرانی هەرێمی کوردستان مافی خۆیانە کەوا لە حکوومەتەکە خۆیان داوای موچە بکەن نەک لە بەغدا گەڕاندنەوەی ئەو کێشەیە بۆ بەغدا گوایەکەوە چارەسەر لە بەغایە ئەوە هەڵە بوو ئەمە مافی خۆیانەکەوا داوای بەشەوە پارەی مانگانەی خۆیان بکەن بەڵام ڕەبتکردنی بەوەی کەەوە ئەگەر ئێمە تەسلیمی بەغابین ئەو کاتە بەغا موچەمان بۆ ئەنێرێ ئەوە دید و بۆچوونێکی هەڵەیە وە گوتم من لە ئێستا لە 2013 و 14 لە هەندێک میدیاشە نەک لێرە وتومەکەوا لە ڕووی دەستوریەوە لە ڕووی یاساییەوە حکوومەتی بەغدا بەرپرس نییە لە سەرفکردن و دەسەڵاتی سەرفکردنی موچەی بڕاستە و خۆی فەرمانبەرانی هەرێمی کوردستانی نییە لەبەرەوە تێکەڵکردنی ئەو دۆسیە بە هەندێک من بلانەی سیاسی ناوخۆ ئەوە هەڵەیە ناوێ بەو شێوەیە مامەڵە لەگەڵ ئەو مەسئلەیە بکرێت ئەمە یەک دوو ئەوەی کەوا ئێستا هەیە پەیوەندی ڕاستەخۆی بە بەغاوە هەیە ئێمە ئەبێ بیر لەوە بکەینەوە یان لەوە تێبەڕابمێنینکەوە بەغا چۆن مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستان ناکە بەغا هیچ گرفتێکی نییە کەوا تۆ گرفتت هەیە جەنابەت گرفتت هەیە لەگەڵ ستافی خۆت ئێستا هەواڵ پێشکەشەکەی کەناڵێکی کە هیچ پەیوەندێکی بەوە نیە ئەگەر بەشێکیش بێ لەو دەستگایەکەوە تۆ جەنابەت کاری تاکەی حکوومەتی بەغدا بەو شکلەیەکەوە هەر دەستەیە یعنی هەر پادەستگایەک هەر فیدراڵێتێک ببوورە هەندێک سەلاحیاتی دەستوری خۆی هەیە مرکز بۆی نییە ڕاستەوخۆ کەواتە دەخلی تێ بکە بەڕەزامەندی خۆی نەبێت بەغدا چۆن مامەڵە لەگەڵ ئێمەکە لە ڕووی دارایەوە مامەڵەمان لەگەڵاکە ئایا ئێستا بە شێوەیەکی دادپەروەرانە بە شێوەیەکی یاسانە بە شێوەیەکی خاوەن ویژدان بەغدا لەگەڵ هەرێمی کوردستانە مامەڵاکە بێگومان نەخێر بەغدا ئێستا بە دوو شێوە مامەڵە لەگەڵ هەرێماکە ئەگەر تەماشای ئەو بەرگانەی بوجە بکەین کەەوە پەیوەندی بە هەرێمەوە هەیە یەکەم تایبەتمەندیەکی داوە بە هەرێم بەڵام هەندێک میکانیزمی داناوە بە شێوەیەک لە شێوەکان کەەوە ئەوێ لە کۆتاییە هەرێمی کوردستان سفر بکاتەوە واتە هەموو دەسەڵاتەکانی لێ بسێنێ ئەوەی کەوا بۆ نمونە پەیوەندی واز لە نەوت بێنێتەوە ئێستا واز لە نەوتیش بێنین کەوا زۆر جار ئەوە کراوە بین مەسئلەی داهاتەکانی تر داهاتی غەیرە نەوتی ئەوەی کەوا پەیوەندی بە هەر شتێکی ترەوە بێ لە غەیرە نەوتی بە گوێرەی یاسا بە گوێرەی فدرال بە گوێرەی یاسای کارڕێخەری ئیداری نێوان هەرێم و بەغدایان فیدراڵەکان ئەوە ئەبێ لە 150 بڕاتەوە بۆ بەغا ئێستا بەغدا داوای هەمووی ئەکا بەغدا ئەڵێ ئەبێ هەمووی بێتەوە لای من اینجا من لە 150 ئەنێرم بۆ تۆ بەو شکلێکەوە خۆم ئەمەوێ بۆ میکانیزمی کەەوە خۆم ئەمەوێ ئەمە پەیوەندێکی بەنەوتەوە نییە بیانویەکی ترە لەو بیانوانەیەکەوە بەغدا بەرامبەر بە هەرێمی کوردستان ئەیگرێ بۆچی چونکە استراتیژیەتێکی هەیە لەو استراتیژیە بریتیە لەوەی کە هەرێمی کوردستان تەواو بێدەسەڵات بکرێ وەک هەندێک لە کوردەواری خۆمانە ئەوترە بگە یعنی لە بەنسبەت ئەوانە بکرێ بە تەیرێکی معقول بێدەسەڵات بەهێز هەموو ئەو مقەویماتی هێز کۆڵەکەی هێز کەەوە بەدەستی هەرێمی کوردستانەوە هەیە ئەوان ئەیانەوێت لەوەی لە دەستی باش بەڵێ بەڕێز شێروان شەمێرانی ئەمەی کێسا حکوومەتی عێراقی کا لە بەرامبەر هەرێمی کوردستاندا زۆر کات دەوترێ خودی حکوومەتی عێراق لەگەڵ ئەمە نییە لە دوێنێش سێ سەرۆکاتەکەی عێراقیش باسییان لەوە کراوان لەگەڵەوەن کە بە پێو ڕێکەوتنە هەیە جێبەجێ بکرێت و شایستەدارەکانی هەرێمی کوردستان بنێرێت پێتان وایە هەندێک لایەنی سیاسی عێراقی دەیانەوێت ئەم پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و عێراق تێک بدەن و گرفت دروستەکەن ئەو ڕۆژەی کەوا ئەو سەرۆکی حکوومەتی هەرێم یان حکوومەتی هەرێم لە بەغدا ئەو ڕێکەوتنامەیان واژۆ کرد هەر لە ئەم جێگایە ئێمە باسی ئەو ڕێکەوتنەمان کرد و ئەو کاتەوتمانکەوا هەندێک هێز هەن نایانەوێ ئەم ڕێکەوتنە سەر بگرێ و ناشیانەوێتەوە حکوومەتی هەرێمی کوردستان بەهێزی بمێنێتەوە بەرامبەر بە بەغدا ئێستا بۆچی ئەو ڕێکەوت ناکەن چونکە هەندێک بەرژەوەندیان هەیە پەیوەندی بە تێپەڕاندنی ئەو مەرحەلەوە یان ئەو وێزگەیەوە هەبووکەوە حکوومەتی تا تەشکیل هەبوو پێویستیان بەوە بووکەوە تێ بپەڕێنن ئەو تێپەڕاندنە پێویستی ئەو ڕێکەوتنە هەبوو بۆ ئەوەی کەوا هەرێمی کوردستان بە تایبەت پارتی بچێتەوە ناو حکوومەتەوە بەو شکلێکەوە هەیە بڕوە بەڵام لە هەمان کاتە ئەوان محەممەد شیع سوودانی بە بەڕێوەبەرێکی گشتی لە لای چوارچەوەی هەماهەنگی تەماشاکەن باواتایەکی تر بە سەرۆکۆزیران مامەڵی لەگەڵا ناکەن ئەمە بە سەراحەت و تویانە هەندێک لە سەرکردە سیاسی چەکدارەکان و تویانە ئەو مدیر عامی ئیطاری تەنسیقیە هەر بەم نەسا لەبەرەوە پێویستە ئەو فەرمانانەی کەەوە پێی ئەکرێ ئەو جێبەجێ بکات سیاسەتی چوارچەوەی هەماهەنگی جێبەجێیەکان نەک سیاسەتی خۆی ئەمە لەلایەک لە لای دووەم بۆیە ئەوەی کەوا ڕوویدا لە ئەزمموی 2004 هەتا ئێستا هەموو لایەنەشیعەکان ڕێکەوتن لەگەڵ هەرێمی کوردستانەکان بەڵام کاتێتە ناو پەرلەمان لە پەرلەمانە ئەڵێن پەرلەمانتارەکان بە گوێمان ناکەن گوێڕیاڵمان نابن ئەم جارش ئەوە دووبارە بوویەوە بە معنای ئەوەی هێزێک هەیە کۆمەڵە هێزێک هەیە ئەوەی کەوا ئێستا چەکدارە چەکی هەیە
و خاوەن هێزەوە لە ناو پەرلەمانایەوە ئەوان لە ناو لیژنەی دارایە خاوەندە سەڵات بوون ئەوان ڕێگرن لەوەیکەوە ئەم جۆرە سیاسەتیان ئەو ڕێکەوتنە جێبەجێ بکرێت بۆچی یەکەم ئەوان محەممەد شیا سوودانی بە مدیر عامێک ئەزانن دوم ئەیانەوەیەکەوە هێز لە هەرێمی کوردستان بسێننەوە دیسانەوە ئەڵێم استراتیژی ئەوان بریتە لەوەیکەوە ئەو کۆڵەکانە ئەو جومگانەی هێز لە لای هەرێم هەیە بە تەواوی لە دەستی بسێنەوە ئەو ئیشەشەکەن کار لەسەر ئەوە ئەکەن هەنگاو بە هەنگاو ئەگەر ئێستاش موچە بنێرن بە قەرز بێ بە سولفە بێ ساڵێکی کە دو ساڵێکە بیانووی بە دروستەکەن بەڕێزت فەرمووت کە محەممەد شیال سوودانی لە چاوی ئیتار تەنسیقیە وەکو مدیر عامێکە کە ئەمری پێ دەکەن باشە ئیتار تەنسیقی لە چاوی لایەنێکی دەرەکی وەکو مدیر عام وایە ینی ئەوانیش ئەجندایەکی دەرەکی جێبەجێ دەکەن کەواتە خەرجکردنی ئەگەر کورتی کەمەوە خەرجکردنی شایستە دارایەکان یاریمی کوردستان لە دەستی محەممەد شیال سوودانی و ئیتار تەنسیقیدا نییە لە دەستی لایەنێکە کە دەبێت ئوکێکی وەرگن مەبەستم لایەنێکی دەرەکیە یەکەم لە 2007ەوە لە ڕیفراندۆمەوە نەخشەیەک دانراوە بۆ ئەوەی کەوا هەرێمی کوردستان لە قوپۆ بکرێ و ئەوەش لەو کاتەوە هەتا ئێستا بەردەوامەوە بەردەوامیش ئەبێ لە داهاتووە ئەوە تا ئێستا ئەیانەوەیەکەوە یاسایەک تێ بپەڕێنن لە پەرلەمان ئەوەی کەوا پەیوەندی بە مخابراتەوە هەیە دەستگای هەواڵگیری گشتی عراقی لە شارەکانی هەرێمی کوردستانە نووسینگە بکاتەوە کە نووسینگە بکاتەوە ئەو کاتە داوای هاوکاریش ئەو کاتە تەدەخلات لە هەندێ هەواڵگیریش ئەکا ئەوە پەیوەندی ڕاستەخۆی بە ئاسایشی هەرێمی کوردستانەوە هەیە و تەدەخل لە ئیشوکاری ئاسایشی دەستگەکانی یعنی لە ڕێگەی ئەگەر لە ڕێگەی پرسیارکردنیشەوە بێت تەدەخل لە کاروباری ئاسایشی وەزارەتەکانی هەرێمی کوردستانی شاکە ئەو سیاسەتی لە 16 ئۆکتۆبرەوە داڕێژراوە تا ئێستا جێبەجێکرێ وردە و بەردەوامیش ئەبێ خاڵی یەکەم خاڵی دوم هەر لەو سیاسەتە بریتە لەوەی کەەوە ئەبێ هەرێمی کوردستان بێهێز بێت بەهێز نەبێ بە شێوەیەکی کە کەوا جارێکی کە بیل لەوە نکاتەوە بە هیچ شێوەیەک لە شێوەکان بێوێ لە ژێر ڕکێفی هەژمونی مرکزی بەغدا دەربچێ خاڵی سێم ئەوەی کەوا لە بەغدا هەیە بێگومان ئەو حکوومەتی ئێستا لە بەغدا هەیە بەشێکە ڕێکخستنێکی هەرێمایەتی مەزهەبگەرایی ئەوەی کەوا ئێستا هەیە بۆچی ئەوان سەدرەکانیان بە شیعانە ئەزانی بۆ سەدرەکانیان ویستیان کەناری بخەن نەک لەبەر ئەوەی کەوا سەدر شیعان نییە بەڵکو لەبەر ئەوەی کەوا سەدر هێزێکی شیعایە بەڵام لە چوارچێوەی ڕێکخستنێکی مەزهەبگەرایی هەرێمایەتی ناجوڵێتەوە هەر کەسێک دەرچێت لەلای ئەوان جێگای متمانە نییە ئەوەی کەوا ئێستا هەیە بەو شکل بێگومان ئێران سەرکرداتی هەرێمایەتێکی ینی هەرەمێک هەیکلێکی هەرێمایەتی شیعەگەرایی لە ناوچەکەکە ئەمە ژێگای شاراوانیە شتێک نییەکەوە ئێرانیانی ئێستا بە قەنەعاتی من ئێران بێوێت لە ماوەی 24 سەعاتە هیچ کۆستێک لە ڕێگای هەرێمی کوردستانە نامێنێ نەک بە معنای ئەوەی ئێرانەکان هانیان ئەدەن بەڵام ئەڵێم ئەوە بەشێکە لەو هەژمونەیەکەوە ئێران لە ناوچەکە هەیەی ئەوە هیچ گومانێکی تیانێ بەڕێز شێروان شەمێرانین و سەر و شرۆڤەکاری سیاسی لە ستۆدیۆکانمان لە سلێمانی لەگەڵماندا بووی سوپاس بۆ بەڕێستان سپاس